دوای هاوتاکردنی موچەی خانەنشینان خاوەن پێداویستە تایبەتەکانیش بە مافی خۆیانی دەزانن موچەکانیان هاوتای خاوەن پێداویستیەکانی عێراق بکرێت. ئەوەی بەرپرسە بۆ کەمەندامان هیچ نەکراوە، چونکی ئەم 10 ساڵ لەمەوە پێشوە ئەدیان بوو پێیان گوتی ئەوەی ڕێژەکەی کەمەندامان لە 80 بەرەوژ بێ بۆتان زیاکەین، ئەوەی 100 بێ زیاتر یەکەین، هەر هەمووی ڕاز نەبوو. هەر ئێمەوە چەند ساڵە ئێمە کەمەندامێنی خاوەن پێویستی تایبەتی ئێسەر مەعاشەکەمان هەر لە شوێنی خۆیەتی، مەعاشی زۆر شوێن زیاوی کرد، قەیران هەیە، بەژناکە، مەعاشەکە هەر 150,000 هیچ نییە. هەر کەسێ بچێتە بازار پڕی عەلاقەی شتکە بەهای 150,000 ئەمڕۆ. ئێمەش ئەمانەوێ وەکو خاوەن پێویستی تایبەتی عێراق مەعاشەکەمان زیاو بکە، با ماڵ و مناڵمان هەیە، کرێچیمان هەیە کرێچیە، هەیە نەخۆشی درێژخایانی هەیە. جگەلەوەی هیچ ئاسوویەک نییە بۆ هاوتاکردنی موچەکانیان، هۆشداریش بە خاوەن پێداویستە تایبەتەکان دەدرێت بە یارمەتی ئەنجام بدەن، بە پێچەوانەوە موچەکانیان دەبڕێت. خۆی لە هەولێر لە سنووری پارێزگای هەولێر 22,900 کەس کۆمەکی کەمەندامی وەردەگری، لەو 22,000 12,500 کەس بە یارمەتی نەکردووە کە ئەمەش داواکاری حکوومەتی فیدراڵە دەبێ ئەوانە هەموو بە یارمەتیان هەبێکردنا موچەکانیان کۆمەکانیان ڕادەگیرێت. بۆیە پێویستە تا بیستیمان کە سەرجەم ئەو کەمەندامانەی کەوا بە یارمەتیان نەکردیە سەردانی بەڕێبەراتیمان بکەن، بە تایبەت ئەوانەی کە نەخۆشیەکانی جەستەی نابینە نابیست کورتەباڵە هیمۆفیلی ئەوانە فۆڕمی بە یارمەتیان پێدەدرێ و بە یارمەتی دەکەن. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێ جگە لە گرفتی موچەکانیان کە کەمە زیاتر لە 40,000 کەمەندامی نوێ هەیە تۆمار نەکراوە. هەزاران کەمەندام لە 2016 مینحەکانیان بڕاوە و کەمترین ئاوڕیان لێدراوەتەوە. و من ڕاشکاوانە بە کەمەندامان ئەڵێم بەڕێزان، ئێمە یاسای تایبەت بە خۆمان هەیە، عێراقیش یاسای تایبەت بە خۆی هەیە، ئەو یاساکەی خۆی هەموار کردووە و مینحەکەی زیاد کردووە. پێش ئەوەی داوا لە عێراق بکەین ئەرکی هەرێمی کوردستان بوو کە یاساکەی خۆی دەری کردووە، جێبەجێی بکات جێبەجێی نەکردووە. ئێمە تەنها مینحەکەمان نییە بۆ کەمەندامان کە کەمە، بەڵکو 40,000 کەمەندام و خاوەن پێداویستی تر هەیە تۆمار نەکراوە. هەزاران خاوەن پێداویستی تایبەتی تر هەیە کە مینحەکەی بڕدراوە لە ساڵی 2016ەوە. شەلەل دەماخێک، نابینایەک، تالاسیمایەک، کە هەموو ئەمانە دەبوو لە ناو کۆمەڵگەیە حکوومەت چاوی زیاتری لەسەر ئەمانە بوایە. موچەی خاوەن پێداویستی تایبەت لە هەرێم 100 بۆ 150,000 دینارە، بەڵام لە عێراق کراوە بە 250,000 دینار بەپێی یاسە تازەکە. هەرچەندە دەڵێن ئەم بڕەشکەمە و بەشی پێداویستی ژیانیان ناکات، بەڵام لە 150,000 دینار باشترە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.